ئەمە الحەمدوللا ئەمڕۆ کە موچەی ئەو منداڵانەی بێباوکمان دابەش کرد کە سوپاس بۆخوا من لە ڕێی خێرخوازانەوە کە مانگانە 75 منداڵی بێباوک کە موچیان بۆ دابین کراوە و چەندین هەژار و خەڵکی نەدار و بڵین خاوەن پێداویستی تایبەت ئێمە هەوڵمانداوە سوپاس بۆ خوای پەروەردگار مانگانە هاوکاریان بکەین بەلایکەمەوە کەمێک ئەرکی سەرشانیان سووکەین ئەمەش فەزلی خوای پەروەردگارە و پاشان هیمەتی خێرخوازانە بەڕاستی ئەم کوردستانە خەڵکانێکی باش خەڵکانێکی پاک خەڵکانێکی بەخوا سوڵحاوی تێدایە کەوا لە سەرۆت و سامانی خۆیان ئەوەی کە بە کەسابەتی حەڵاڵی خۆیان پەیدای ئەکەن ئەی بەخشن لە پێناوی خوای پەروەردگار و هەتا زۆربەی زۆریان ئامادە نین بۆ یەکجار ناویشیان بێنین یعنی ئەوەندە خەڵکێکن ئەڵێن پێمان خۆشە تەنها خوای پەروەردگار بزانێ کە بەم بەبلەغێکی زۆر هاوکار دەبن بۆی من داواکەم لە خوای پەروەردگار بەخاتی ناوە پیرۆزەکانی بەخاتی ناوە بەرز و سیفاتە جوانەکانی بەرەکەت بخاتە ماڵیان کار و کاسپیان بەرەکەتدار بێ لە هەموو گرفت و کێشەیەک دوور بن یا ڕەبی خوای پەروەردگار سەربەرزی دنیا و قیامەتیان کە لە هەموو بەڵاو نەخۆشی و ناخۆشیێک بیان پارێزێ چکە بەڕاستی دیندارانە بۆ خوا سوڵحانەوە بەدەستمانەوە دێن و ئاوا دڵی ئەم هەژارانە خۆش ئەکەن دڵی ئەم مناڵە بێباوکانە خۆش ئەکەن مانگانە بەشێک لە ئەرکەکات و ناڕەحەتەکانی سەرشاریان سووکەکەن خوای گەورە هەموو لایەک موفەق بکەن. وەک بەخێرایی هاواری خێرخوازی نووسینگەی هەڵەبجەی تازە هەستاوین بە هاوکاریکردنی موچەی مانگانە بۆ مانگی 4 و مانگی 3 و 4 لەگەڵ جلوبەرگ لەگەڵ خواردن سەبەتەی خۆراک بۆ ئەم جەژنە ئێمە بەردەوامین مانگانە 2 مانگجارێ هاوکاری ڕێکخراوی هاوار دابەشەکەین بۆ ئەم مناڵە نازدارانە کە بڕی مناڵەکان خێزانەکان چل ماڵن چل مناڵ سودمەند دەبن لەم هاوکاریە ئێمە بەردەوامین داوا لە خێرخوازانەکەین بەردەوام هاوکارمان بن بۆ ئەوەی زیاتر ئێمەش هاوکاری ئەم مناڵە نازدارانە بین و زیاتر خزمەتیان بکەین ئینشاءڵڵا. هەڵمەتی جلوبەرگمان زۆر کردووە بۆ 130 مناڵ لەگەڵ پێداویستی خواردن بۆیان ئینشاءڵڵا بۆ ئەم جەژنە.